بینەرانی بەڕێزی تەلەڤیزیۆنی کۆمەڵە لە هەر کوێک کە هەن لە بەرنامەی تەندروستی سڵاوی خۆم و باقی هاوکارانم پێشکەشتان بێت بەو هیوایەی کە مەجالتان بێت بەرنامەی ئەم هەفتەی تەندروستیش ببینن. بەڕێزان بۆ ئێوە دوو بابەتمان حازر کردووە کە لە ئەسڵە دوو دانە تاقیقە کە ئەو دوو تاقیقە لەسەر دەمارەکان یا ئەو نەخۆشیگەرە کە ڕەبتی هەیە بە دەمار بۆتانمان حازر کردووە. دیارە دەمار ئەو ئەعسابە یانێ ئەو سیستم عەسەبیەی کە لە مەغزە و تێت بەرەو خوار و لە ناو لەشە بڵاوە بێتەوە ئەو فەرمانگەرەی کە مەغز ئەیدا ئەو پەیامگەرە ئەوان انتقاڵی ئەیان بە باقی ئەندامەکانی لەش. بۆ وێنە کەسێک ئەگەر گەرەێکی بێتە دانیشتووە هەڵسێدە سەر ئەبێ پەیامەکە ئرساڵ کردێ ئەو مایچەگەرە لەگەڵ جوڵەی ئێسکەکانە خۆیان هەماهەنگکن کە ئەو کەسە بتوانێت بێسێتە سەر پێو بۆ وێنە یا حرەکەتکە یا فعالیەتێکی ترکات. دیارە هەر ئەوە نییە، ئەو بەشێکێکە جوڵەکردن حرەکەتکردن بەشێک لەوەیە، بەشکەرێکی تریش هەیە کە نەخۆشیەکانیش زۆرن. حتممەە لەم بابەتە شارەی پێکەین. یەکەم توێژینەوە کە بۆ ئێوەی بەڕێز حازرمان کردووە توێژینەوەی کە پێشتر کراوە، بەڵام ئەو نەتیجەی کە هاتووەتە دەست داویانە بە WHO یا ئەو سازمان بێداشتیانە کە کەمێک تیشترەوە بێتەوە ڕوانینی لەسەر ئەو نەخۆشیگەرەکە نەخۆشیەکانی دەمار یا نەخۆشیگەر سیستم عەسەبی ئەناسرن کە فکوسکە لە سەریان بۆ ئەوەی کە زۆرە بووە لە کۆی گشتی جەمعیەت و نفوسەکە لە عاڵەم هەیە زۆرە بوونەتەوە کە حتممەە ئامار و ئەرقامەکەی لەم بەرنامەیە پێشکەشی ئەوەی بەڕێزیەکەی. سەردێڕی بابەتەکەیان ئەوەیە کە ئەڵێن کە لە حاڵی حازرە زیاتر لە 3 میلیارد نەفەر نەخۆشیکی عەسەبی یا ئەو نەخۆشی کە ڕەبتی بێ بەو دەمارگەرە و هەیەە. بەڵام ئەمە بە چه معنای دەتوانێت بێت؟ 3 میلیارد جەمعیەتێکی کەم نییە، یانێ گۆی زەوین هەرەوەنە 7 میلیارد جەمعیەتی هەیە. تۆ حساب ئەوەی بۆ بکەین کە 3 میلیاردی حتممەە یەکێک لە نەخۆشیەکانی ئەعسابی هەیە. ئەوە ئەو ئامارەیە کە وەکو زەنگ مەترسیک ئێرائەیانداوە بە سازمان جیهانی بێداشت کە ئەوانیش بێن بۆ یارمەتی کە بتوانن ئەو ئامار و ئەرقامە تا حدودێک کەمەوەکەنەوە. دیارە ئەو توێژینەوە لە ڕاستیە توێژینەوەکە هەم ئامار هەم ئەرقام هەم چۆنیەتی راپۆرتێکی زۆر درێژ و کە ئەتوانێت لە تااقەتی بینەرانی ئێمە نەبێت. لە کۆی گشتیە یا خولاسەکەی ئەو شتەی کە زۆر مهمە ئەوەمان جیا کردووەتەوە کە لەم بەرنامە ئێمە پێشکەشی ئێوە بەڕێزیەکە. لە سەرەتای راپۆرتەکە خۆیان واڵێن کە ئەم تاقیقاتە تازە وا نیشانەدات کە زیاتر لە 3.4 میلیارد نەفەر لە کورەی زەوینە اختلالگەر نەخۆشیگەر عەسەبی یا ئەو دەمارە عەسەبیانیانە هەیە کە ئەمانە ئەتوانێت شامڵ بێت، ئەو دەمارە ئەتوانێت لەسەر ڕشت لەسەر گەشەکردنی ئەو نەخۆشیە لەسەر گەشەکردن تەسیری بێت کە نمونەی ئەوە کە هەیە نەخۆشی ئۆتیسمە. نەخۆشی ئۆتیسمیش کە ئەزانین یەکێک لە نەخۆشیەکانە کە باوە ئێمە ئەیان بینین، یەکێک لەو نەخۆشی گەرەسە کە ڕەبتی هەیە بە نەخۆشیەکانی دەمارەوە. جیا لە نەخۆشی ئۆتیسم کە لە گەشەس ئەو نەخۆشیگەر دەماریە ئەتوانێت لەسەر خودی ئەعسابەکە یانێ اختلالگەرێک لەوە دروستکات وەکو نەخۆشی ئەلزایمەر کە ئەو نەخۆشیە بازێک کەسانەکە تەمەنیان ئەڕواتە سەرەوە تووشی فەراموشی و لە بیرچوونەوە ئەڕۆن یا شتێکیان لە بیرەچەی کە نەخۆشی ئەلزایمرە، شناختیان دێتە خوارەوە کە نازانن ئەڕۆن بۆ شوێنێک، نازان ئەڕۆن بەرەو کوێنە لە کوێن یانێ هەم زەمان
هەمەکانیان لێ شێگێت کە ئالزایمریش یەکێک لەو نەخۆشی باوانەسە کە هەیە. اختلالگەرێکی تر کە دروستە بێت لە حرەکەتە، یعنی دەمارەکان ئەتوانێت ئەو اختلالە حرەکەتیە سەرچاوەکەی بێ کە نەخۆشی پارکینسۆن یەکێکتر لەو نەخۆشیە دەمارانەسە کە ئێمە ناسین. دیارە توێژینەوەی دووەمی ئەم بەرنامەمانە لەسەر هەر نەخۆشی پارکینسۆنە کە ئەوش توێژینەوەیکی تازەیە. بەڵام ئەوەی کە لە سەرۆچوونەوەی ئامارەکانی نەخۆشیەکانی کە ڕەبتی هەیە بە دەمارەکانەوە بینۆ سەر ئەو بابەتە، ئەڵێن بەشێک لەو نیگەرانیانە کە هەیە ئەوە یەکە لە ساڵی 1990 بەدواوە، یعنی 34 ساڵە ناتەوانیەکانن، یعنی ئەو شتێک کە توانایی کە ئەو مرۆڤانە تووشی ئەو نەخۆشینگەرە ئەبن تقریبا 18% چووەتە سەرەوە. ئەو نەخۆشیگەرە ناتەوانیگەرێک دروستەکەن بۆ وێنە پارکینسۆن لە ڕێگە چوونە لە حرەکەتکردنە، ئەوە یەکە حتا ناتانێت بنووسێ و کەسە دەستی تووشی لەرزە بێت یا کەسێک کە تووشی ئالزایمرە بێت ئێتر ناتوانێت ڕانندگی کا بۆ وێنە، یا ئەبێت حتمما چەند کەس لە دەوروبەری من هەمیشە چاودێریکن کە تووشی حادیسەیەک نەبێت ئەو کەسە. ئەوانە بە ناتەوانی ئەڵێن کە دیارە لە حاڵەتگەرێکی تریشە وەک سەکتەی مێشک ئەو حاڵەتە زۆرترە بێت، شاید ئەو کەسە پێویستی بێت لەسەر سندەڵیک دانێشێت کە سندەڵی چرخداردا بنیشێت. ئەو ناتەوانیگەرە کە لەو ئامارە ئشارەیان پێکردووە لە ساڵی 1990 بەدواوە زۆرترە بووە. ئەڵێن ئێمە هیوادارین کە ئەم تاقیقاتەیە کە گردومان و ئێرامانداوە بە سازمان بێداشت جەهانی WHO ئەوان تەشویق کات کە سەرمایە گوزاریکی زیاترکەن لە زەمینەوە، چونکە ئەمە ئەتوانی یارمەتی دەربێت کە هەم ئامارەکە بێتە خوارە و ڕێژێ و کەسانێک کە تووشی ناتەوان بوونە بن بێتە خوارەوە، هەم ئەوەی کە یارمەتی دەریانە. جیا لەوانیشە بەتایبەت لەو وڵاتانەی کە داهاتیان متۆوەستت یا کەمە زایعاتەکە لەوێ زۆرترە، دیارە بە پێی خزمەت گوزاریەکان کە خزمەت گوزاری بۆ کەسانە شاید کەم بێت نەبێت بە چاو شوێنگەرێکی ترە، بەڵام هەم مراقبەتەکان مەحدودە یعنی کەمە، هەم ئەوەی کە مشکلاتەکە لەوێ زۆرترە بەتایبەت لەباری اقتصادیشەوە ئەوانە ئەتوانێت لەوێ نیگەران کنەندەست. جیا لەمانە سەکتەی مەغزی یا سەکتەی دەماخە کە ئەویش یەکێک بە علاوەی نەخۆشی ئالزایمر دوو هۆکارن بۆ ناتەوانی کە ئەمانیش ڕێژەکەیان ڕۆژ بە ڕۆژ لە حاڵی ئەوەیە کە بەرەو سەرەوە ئەڕوات. لە 1990 کە تا 2021 ئەم تاقیقاتە کراوە، 2 ساڵیش هەر دیسانەوە لێکۆڵینەوە و ئامارەکانیان نیاوەتە لای دەستیەکەوە تا گەیشتون بە نەتیجات ئێرائیانداوە. ئەڵێن کە لە 200 وڵاتە ئەو ئاماریانە شامڵی 200 وڵاتە بێت و 371 جۆر نەخۆشی کە ئەتوانێت سەرچاوەکانی لە دەمارەکانەوە سەرچاوە بگرێت. هەروەها ئەم کەسانەی کە تاقیقەکەیان کردووە ئەڵێن کە حیتەی سڵامەتی ئەو کەسانەی کە لە دایرەی نەخۆشیەکان یا ئەو اختلالاتەی کە هەیەە لە بەشی دەمارەکانە زۆرتر تەکیدیان کردووە لەسەر سەکتە، دیارە سەکتەی مێشکە، نەخۆشی ئالزایمرە کە هەروەوتمان لەسەر بیر و حافزەی ئەو کەسانە تەئسیر دانێت، ئۆتیسمە، عفونەتگەر پەردەی مەغزە یا عفونەتی خودی مەغزە کە ئەنسفالیت و مننژیتیان پێڵێن، نەخۆشی پارکینسۆنە و نەخۆشی ڕقبوونەوەی دەمارەکانە کە لای خۆمانەوە بە MS ئەناسرێت و هەر بەو ناوە ئەناسرێت، کە ئەمانیشەی نەخۆشینگەرێکن کە
ناتەوان کوونەندەن لە درێژ ماوە ئەبن بە ئەگەر هەرچی ئەڕواتە دەرمانەکە ئەگەر زەعیفتر بێت فعالیەتی ئەو کەسە کەمتر بێت ناتەوانی و توانایی ئەنجامدانی کارەکان لەو کەسانە دێتە خوارەوە. هەروەها لە 2020 کە کۆڤید-19 یا ئەو کۆڕۆنا هات تاقیقاتیشیان کردووە کە تەسیری بووە کە ئەم ئامارە چوەتە سەرەوە نیشان دراوە، بەڵام 100% نەگەیشتون بۆ نەتیجە کە کۆڤید-19ش دەور و نەخشی بووە، چونکە لە بازێ نەخۆشیگەری کە بۆ وێنە وەک MS زیاترترین شارەی پێکەین دەورەیەکی هەیە خۆی نیشان نات بۆ وێنە ئەگەر ئەو کەسە توش بێت بە کۆڕۆنا دوای ماوەی کۆڕۆناکە حاڵەتگەرێ ئەوەی کە هەستی کردووە لە دەم و چاویە سڕبوونەوەکە کاتەکەی زۆرترە بێت، ڕێگە چوونی حرەکەتی توش مشکڵەوێت، ئەو علامە زووتر خۆی نیشانداوە کە ئیشارەیان کردووە کە کۆڕۆناکەش دەور و نەخشی بووە. ساڵ کە ئەو کەسە چەند ساڵیە، تەمەنی چەندێکە، ڕەگەزی شوێنەکان، ئەوانە هەموو ئەم ئامارە لەو نەتیجەیە کە داویانە دەرەوە نەخشی بووە. ئەم ئامارە هەروواکە وتمان 3.4 میلیارد کەسی دەستنیشان کردووە کە لە کورەی زەوینە تووشی نەخۆشیەکان دەمارن، یانێ بۆ حسابە 43% جەمعیەتی زەوین یەکێک لە نەخۆشیەکان کە ڕەتی هەیە بە دەمارەکانەوە هەیەەکە، یان 43% نزیک 50 یانێ نزیک بە نیوەی دانیشتوانی کورەی زەوین حتممە یەکێک لەو نەخۆشیگەگەرە کە ڕەتی هەیە بە سیستم عەسەبیە و هەیەتی. هەروە هۆکارگەرێکیشیان دەستنیشان کردە کە ئەو هۆکارگەرە ئەتوانێت سەرچاوە بێت بۆ ئەوەی کە سەرچاوی ئەم نەخۆشیە دەمارانە بێت، وەکو سەکتەی مەغزی خۆی کە یەک دانست کە ئەتوانێت خەلەل دروستکار لە ناو دەمارەکانە، ئەنسفالۆپاتی نەوزادی یا ئەو ئیلتیهابەی کە لە مێشکە لە مناڵێکە لە دایکە بێت دروستە بێت، میگرنە، ئالزایمرە یا ئەو باقی نەخۆشگەر کە دمانسیان پێژن کە هەر ڕەتی هەیە بە بیر و هۆشی ئەو کەسانە، نورۆپاتیگەر دیابەتی کە من حتممە شارەی پێکەین کە نورۆپاتی دیابەت منزور مننژیتە عفونەت پەردەی مەغزە، سەرعە عوارزێک کە لە زایمانگەرێکی بە لە مۆعێد یانێ زایمانگەری زووت دێتە ڕوئەدات، ئەوانە کولەن ئەتوانێت جیا لەوەی کە جزئی نەخۆشیگەرێک نەخۆشیگەر دەمارن خۆشیان ئەتوانێت هۆکار بن بۆ ئەو نەخۆشیە. نورۆپاتی دیابەتی یا ئەوەی کە لە قەن خوێنە، ئەو کەسانێک کە قەن خوێنیان هەیە تقریبن ئەمە ئامارەکەی بە چاو بازێک لەو نەخۆشیگەرە دەتانی بڕن بە چاو هەموویانەوە ئامارەکەیان وتیان ها لە سەرەوە، ئەوە هەروەها بڵاوبوونەوەکەی سرعتێکی زۆری هەیە، یانە لە ساڵی 1990 تا ئیسە وتیانە 3 بەرابەر زۆرترەوە بووەتەوە. نورۆپاتی دیابەتی چییە؟ ئەوەیە کە ئاسیب و سەدەمەیک لە دەمارەکە دروستە بێت، بەتایبەت لە قاچەکانە، چە ئەو بەشەیەکە ساق پایە یا ئەو بەشەی کە پەنجەکانی پا هەیە، کە ئەمە ئەتوانێت لە داهاتووە بێت بە هۆکارێک کە عفونەت کات لە ئاخری شەو ئەو عزووە کە قاچە بێت ببڕگێتەوە. دیارەوەیسە دیابەت هاتووە شاید ئەو بڕینی قاچە کەمی کردووە بە چاو جارانەویش بەهۆی ئەو جۆری تەنەوعی کە ئەو دەرمانانە هەیە لە بازاڕە بۆ کنترۆل کراوە. هەروواکە وتمان ئشارەمان کرد کۆڤید-19 کە کۆڕۆنا بوو وتویانە دەور و نەخشی بووە کە
بۆ سەرۆچوونەوەی 80% لە مەرگ و میرەکان بەهۆی ئەم نەخۆشیانەوە 80% لە وڵاتگەرێک بووە کە داهاتیان کەم تا متوەسط بووە. دیارە وڵاتانێک کە داهاتی اقتصادیان ها لە خوارەوە لەسەرەوە بووە، یعنی وڵاتگەری کە پێشرەفتە بوون بەهۆی ئەوەی کە کۆنتترۆلیانەکەن شێوەی بەدواداچوونەوە دەرمان دەقیقە لەوێ 20% ئەو مەرگ و میرە لەوێ بوو، 80% لە باقی وڵاتانە بووە. بەڵام نقطەگەر ئومیدیش هەیە کە ئەڵێن لە ساڵەکانی هەر پێشنەوەی شەو نەخۆشیگەرێک تر کە نەخۆشیگەرێ بوو بە دەمار ئەو سیستم عەسەبیە دەرگیرە کرد وەکو کوزاز، هاری تقریبا هاتووەتە خوارەوە زۆر ئەوە نابینێت، چونکە ئەو دوو نەخۆشیشە هەم هاری هەم کوزاز کە عامل میکرۆبیەکەی لە ئەسڵە لە ناو خاکە هەیە یا لە قەپکردن بە حیوانگەرێکە و ئەتوانێت منتەقل بێ ئەویش سیستم عەسەبی دەرگیرەکات هەردوو نەخۆشیەکە. ئەڵێن ئەوانە هاتوونەتە خوار و ئامارەکە زۆر زۆر کەمن، ئەوە بەرچاو نییە. دیارە ئەوانەی کە ئەم توێژینەوەیانە نووسیوە خۆشیان تاکی دەکەنەوە کە ئەمە هەمووی جێگەی نەگەرانی نییە، چونکە قابلی ئیسلاحە ئەتوانن بەری پێ بگیرگێت. ئشارەشیان کردووە کە سرب ئەوەی کە ئاوهەوا ئالوودە بووە بە سرب هەرچی کەمتر لە مەعرز سربە قەرار بگریت یا قەم بتوانیت ئەو گلوکوز خوێنە بێریتە خوارەوە، ئەوانە ئەتوانێت دەور و نەخشێکی موسبەتیان بێت لە بەرگریکردن یا هێنانە خوارەوەی ئەو ئامارانە. بەڵام ئشارێکیان کردووە کە ئایا ئەتوانین بەرگری پێکەین یا نا، ئەبێ ئێمە هەر چاوەڕوێ ئەمە بین یا هەرەوە ڕشتە سعودیە لە ئامارەکانە ساڵ بە ساڵ زیاتر کات، هەروواکە وتمان نیسە 43% کوڕەی زەوین تویانێک یەکێک لە ئەو نەخۆشیانە کە ڕەبتی هەیە بە نەخۆشیەکانی دەمارەکان هەیەە، ئایا ئەمە ئەڕوات لە 50 یا لە 50 ڕەت بێت. ئەڵێت کە ئەو تاقیقاتەی کە کردویانە ئەبێ بەدواداچوونەوەکەن هەم سیستم بێداشتیەکان لە دنیا هەم دەوڵەتەکان بودجەیەکی زیاتری بۆ تەرخان بکەن کە بەری پێ بگیرگێت. ئەوان وتیانە ئابم ئامارۆ کە هەیە لە هەر 3 نەفەر ئەتوانین بڵین کە 1 نەفەر حتمما نەخۆشیەکی درێژخایەنی عەسەبی یا نەخۆشیە و دەمارانەی هەیە کە ڕەوان پزیشکیش خۆی کە ناو تاقیقاتەکە نەبووە بەڵام نەتیجەکەی دیوە وتویە احتماڵی هەیە کە یەکێک لە هۆکارەکانی سەرۆچوونەوە بۆ وێنە نەخۆشی ئالزایمەری ناوبردووە. وتویە لە ساڵەکانی 1990ەوە چۆن فاکتۆرێک هەیە چەند جار لە بەرنامەکانی تەندروستیش شارەمان پێکردووە کە ئەو فاکتۆرە پێڵێن هیوا بە ژیان ئومید بە زیندگی. ئەڵێت لە 1990 ئەو ڕێژەیە 66 ممیز 67 ساڵ ئومید بە زیندگی 67 ساڵ بووگە، بەڵام لە ساڵی 2020 ئەم فاکتۆرە کە ئەنازیان کردووە کە کەسێک مەسەڵەن چونکە ئەو ئومید بە ژیانە هیوادات بەو کەسە تەمەنی ئەڕواتە سەرەوە 74 ئەو هیوا بە ژیانە یا ئەو فاکتۆرە پێشتر یان 30 ساڵ 35 ساڵ لەمەوە بەر کە بەحسەکەی هاتە وەسەد لە ژاپۆنە بوو، تەفاوتێک بوو کە لە ژاپۆنە لەبێن جەمعیەتێک کە لێنە ئەیاندی بۆچی ئێنە تەمەنیان ها لەسەرەوە ئایا ئاو هەواکەیە، سڵامەتی محیتەکەیە، سڵامەتی بێداشتەکەیە. یەکێک لەو فاکتۆرانە کە ئەو کاتە پێگەیشتن و یەواش یەواش هاتە ناو بەحسکەری علمی و دواتر ناوێنە ئەو فاکتۆر هیوا بە ژیانە یا ئومید بە زیندگیە، ئەوە خۆی دەور و نەخشە بینێت کە ئەو ئامارە نیشانی ئەدا تقریبا 6 ساڵ ئەو هیوا بە ژیانە چوەتە سەرەوە، یا ئەگەر بە ڕابردوو تەوەجێک سەرنجێ بدەین زۆربەی کەسەکان 55 60 ساڵ یعنی تەمەنیان ئەوە بوو دیارە خۆی سیستمگەر بێداشتی
پنسیلین هاتە مەیان واکسنەکان دروست بوو، دەرمان دروست بوو، ئانتیبیوتیک دروست بوو، ئەوانە گشتی هەمووی دەور و نەخشی هەیە ئەو دەرمانگەرەکە لە بۆ نەخۆشیگەر قەلبی یان باقی نەخۆشیەکان دروست بوو بە ئەو چارە سەرگەرە پەیوەندەکان پەیوەند کولیە یا پەیوەند بازێت لە جوار ئەوانە هەمووی ئەو فاکتور کە هیوا بە ژیانە من پێم وابێت مەدیونی زانستی پزیشکی و مەدیونی زانستە لە کولە کە ئەو فاکتۆرە ئەمڕۆ ئاوا چوەتە سەرەوە. هەر ئەو دکتر مریلە خۆی ئشارەی کردووە کە بازێ لە ئاڵ و گۆڕگەر وەکو ئەوەی کە ئاڵ و گۆڕگەر لە ژیانە وەکو معاشرەت یانێ لە ناو جەمع بوونە ارتباط لەگەڵ دەوروبەرە ئەوە خۆی ئەتوانێت دەور و نەخشی بێت وەرزشێکی منەزەم ئەوەیشە یارمەتی دەرە جیا لەوانیشە ڕژیمی خواردن یا ئەو ڕژیمە غەزایی ئەگەر سالم بێت ئەوەی شاتوانی یارمەتی دەربێت ئەگە دیارە ئەوان تاکیدیان زۆرتر لەسەر سەوزی و مێوەجاتە. هەروەها کەسێکی تر کە جەڕاحی مەغزە بەناو دکتۆر کۆتلێر خۆی وتویە ئەبێ ئێمە فگوسی زیاتر بکەین لەبان بەرگریکردن تا دەرمان ئەڵێت بۆ وێنە ئێمە ساڵانە لە تواو دنیا ئەو دەرمانە گرانگەرە کە سەرفەوێ بۆ کەسێک کە سەکتەی مەغزی کردووە ئەگەر بین ئەو ئیحتیمامانە لەسەر پێشگیری بەرگریکردن لە سەکتەی مەغزی بێت ئەتوانین یارمەتی دەربین. بۆ وێنە خۆشی شارێ کردوێت چۆن کاتێکە ئەو هەموو دەرمانە گرانە بۆ وێنە سەکتەی مەغزی بەکارە برگێت بەڵام پێشگیریکی هەرزانتر چۆن ئەو ئەنجامێ ئەڵێت کە بە کنترۆلی فشار خوێن بە کنترۆلی کولسترۆل کە ئایا چۆری خوێن لە تاچە ڕادێکە بڕاتە سەرەوە جێگەی مەترسیە هەم بۆ سەکتەی مێشک هەم بۆ سەکتەی دڵیش ئەوتویە ئێمە ئەتوانین ئەو عوامڵە کە مەترسیان هەیە شناسایی بکەین. بینەرانی خۆشەویست دیارە تاقیقاتەکە زۆر درێژ بوو ئەوەی کە ئێمە کۆمان کردووە و بە شێوەیەکی خولاسە پێشکەشی ئێوە خۆشەویستانمان کرد هیوادارم کە ئەمە جێگەی سەرنجتان بێت و هەروەها توێژینەوەی دووهەمیش کە ئەو توێژینەوەی دووهەمە هەر لەسەر نەخۆشیکە کە ئەو نەخۆشیشە لە بەشی نەخۆشیەکانی دەمارەکانە نەخۆشی عەسەبیەکە ئەویش نەخۆشی پارکینسۆنە. بینەرەمان ئەگەر لە بیریان بێت تقریبان چەند بەرنامەیەکی لەمەوبەر تەرخانمان کردوو بە نەخۆشی پارکینسۆن کە هۆکارەکەی لە سیستم عەسەبیەوە تێت کە ئەنزیمێکە بەناو دۆپامین کە خەلەلگەرێکی تێدروستەیە کە دۆپامین وتمان نەخشی هەیە لە ئەفسردگی و خەموکیشە کە دوپامین کە بە ئەنزیم ئەنرژی شادیش ئەناسرێت شارەمان پێکرد بەڵام مختصر شارێک لەسەر نەخۆشی پارکینسۆن کە نەخۆشیکە کە نەخۆشی دەمارەکانە علایمەکەی بە شێوەی لەرزش یا لەرزۆکێکی لە بەتایبەت سەرەتا لە پەنجەکانە دواتر لە دەسە ڕوئەدات لە پەنجەکانە حاڵەتی پێشتێ وەکو تەزبیح داخستن ئەو کەسە ناتوانێت کۆنتترۆل ئەو حرەکەتە بکات پەنجەکانە دوای ماوەیەکۆ لە دەسە دەست پێکات کە ئەو دەسە حاڵەتێکی لەرزشی هەیە زۆرتر لە ئەوڵە یەک لە بەشێگرێ بەڵام پێی تەمەن و ئەو نەخۆشی هەرچی کۆنەترێت دوو تەرەفەکەی لەشیش یعنی چەپوڕاستیش دەرگیرەکات بەڵام هەمیشە ئەو لاکە زووتر دەستی پێکردووە حرەکاتەکە لەو تەرەفە تونترە تەسیراتی لەسەر ڕێگەچوون ئەو کەسە ڕێگەچوون بە تایبەت هەستان و ڕێگەکردن سەختە بێتەوە بۆی قاچی ئەکێشێت لەسەر زەوینە ئەڕواتە ڕێگا قسەکردن یەواشەو ئەبێتەوە مرور زەمان ئەو کەلیماتەی کە ئەدایەکان مەفهومە ئەوە لە نیشانەکانی ئەو نەخۆشیە بەڵام ئەم توێژینەوە تازە ئەڵێت کە بۆچی کەسێکە ئیسەر نەخۆشی پارکینسۆنی بێت زوو مەکەنە سەر ڕیخۆڵەکەی
مەبەستی ئەوەیە کە ڕیخۆڵە چ ڕەبتێکی هەیە بە نەخۆشی پارکینسۆن و نەخۆشی پارکینسۆن کە نەخۆشیکە جز و نەخۆشیگەر دەماریە ئەعسابە ڕیخۆڵە چ ڕەبتێکی هەیە بۆ ئەوە ئەوان لەو توێژینەوە وتویانەکە دیارە نەخۆشی پارکینسۆن لە تواو دنیا ملیۆنها کەس تحت تەسیری قەراریان گردووە سەرچاوەکە هێشتا نادیارە هۆیان هۆکارەکەی نادیارە 100% نازانێت کە چ شتێک عامڵی ئەوەیە دیارە دەرمان هەیە بەڵام دەرمانێکی 100% هێشتا بۆ پارکینسۆنیش دروست ناتوێتە بازارەوە بەڵام لەسەر ڕیخۆڵە کە متۆجی بوو بن کە میکرۆبیۆمگەرێک هەیە لە ڕیخۆڵە لە ڕوودەی بنیامە کە میکرۆبیۆمگەرە هەم شامل باکتریە هەم ڤیرروسە هەم قارچە بەڵام زۆرتر باکتریەکان شامڵیە بن کە ئەو باکتریگەرە باکتریگەرێکن کە باکتریگەر بە سوودیان پێڵێن باکتریگەر مفیدیان پێڵێن کە ئەوە قازانجی هەیە بەڵام باکتریگەرێکتر هەن کە باکتریگەری خراپن کە ئەو بن بە تووشی نەخۆشی ئەوان متۆجی بوو بن کە ئەو هاوسەنگیە ئەو باڵانسە لە یانێ بین باکتریە باش و خراپەکانە لە نەخۆشی پارکینسۆنە تێکەچێت و ئەو میکرۆبە ئەتوانێت بێ بە هۆکارێ بۆ توشبوون بە نەخۆشی پارکینسۆن دیارە لە تاقیقاتەکەی خۆیانە ئەگەر من بڕمە سەر ئەو تاقیقاتەکە خۆیان وتیانە کە وتیانە پارکینسۆن نەخۆشی کە دەماریە لە دەرەجەی ئەوڵە لەسەر جوڵانەوە و حرەکەتکردن دواتر لەسەر هاوسەنگی یان ئەو کەسە تەعادڵ خۆی ناتوانێت حەبسکات بێتێتە سەرپا و کنترۆل ماسوولکەکان یا دەور و نەخشی هەیە ئەتوانێت نیشانەکانی حتا لەسەر خوڵقی ئەو کەسە تەسیر دابنێت تا ئەوەی کە بگات بە دەستگای گوارشی ئەو کەسە کە یانێت تەسیراتی نەخۆشی پارکینسۆن لەسەر ئەوە بۆ وێنە ناوسکیانێتتر سەخت کارەکە تووشی قەبزیە بن لە پارکینسۆنە بەڵام وەکو زەنگ مەترسی زەنگ خەتەرێکیش کە ئەعلامیان کردووتیانە لە 25 ساڵی ڕابردووە بڵاوبوونەوەکەی دوو هەوەندەوە بووەتەوە کە ئەوە زەنگ خەتەرێکی گەورەست کە دیارە حتممە ئەوان بە شۆنی ئەڕن کە چونکە زەنگ خەتەرێکە لە 25 ساڵە دوو ئەوەندە ئامارەکەی کوێتە سەرەوە ئامارێکی زۆرە لە ساڵیشە ئەتوانێت لە کوڕی زەوینە 5 ملیۆن کەس ناتەوان کات ناتوانانی کە لە بەحسە ئەوڵینەکەمان وتمان کە ئەتوانێت شامل زۆر مەوارد بێت دیارە دەواگەرێکە بە دەرمانی دوپامینەرژیک ئەناسرن بۆ ئەوەی کە مەغز تەحریککەن یا گفتار دەرمانی کار دەرمانی ئەمانێشە هەن کە لە دەستڕەسە هەن بۆ ئەو کەسانە دیارە بە دوواداچوونەوە هەرەکرێ کە دەرمانێکی باشتر بێتە بازارەوە کە بتوانێتە دەور و نەخشی بێت بەڵام ئەم توێژینەوە تازە ئەڵێت کە 12 ساڵە تاقیقە کردێت لە بان بەشێکی تایبەت لە ئەو کەسانی کە تووشی نەخۆشی پارکینسۆن بوون ئەوەیشە کە ئەم تاقیقاتە تەمەرکوزیان کردووەتە سەر ڕیخۆڵە بەڵام بۆچی ئیسلامەتی ڕیخۆڵە ئەهمیەتی هەیە لە پارکینسۆنە چەند شتێکە توانێ نیشان بان مدیکال نیوز کە سایتێکی معتەبەری پزیشکی جەهانیە خۆشی داوای کردووە لە دوو کەس کە یەکێکیان دکتۆر دەمیرکانە ئەلبەتە لە بریتانیاست کە خۆی مدەڕس ئەرشەد هۆش مەسنوعیە کەسێکی تریشیان گریشاگەنسی یەکەم خانمە خۆی تووشی پارکینسۆن بوو بە ساڵهایەکی مەدیدە بەڵام ئیسە خۆی لە کەسێکە کە سەرپەرستی ئەو مؤسسەیەک هەیە کە بۆ بەرەنگاربوونەوە لەگەڵ نەخۆشی پارکینسۆنە لە بریتانیا ئەمە سەرپەرستی ئەو پرۆژاکات لە سەرمایەدارەکان لە ئەنجومەن خێریەکان پارە جەمەکاتەوە کە بۆ تاقیقات سەرفکردێت لەسەر نەخۆشی پارکینسۆن لە بریتانیا دیارە لەسەر ئەم تاقیقاتە و لەسەر چۆنیەتی نەخۆشی پارکینسۆن ئەو توێژیشیانە ئەنجام داوە
کە ئەگەر کۆی گشتی بکەینەوە ئەڵێت کە لە دکتۆر دەمیرکان ئەڵێت کە لە ماوەی چەند ساڵی ڕابردووە نیشانەگەرێکی زۆر هەیە کە نیشانەدات کە مەسیرێک هەیە، مەسیرێکی ارتباطی کە دوو تەرەفەیشە. ئەم ناوینیاوە ڕێگای ڕیخۆڵە مێشک. ئەڵێت کە ئەم محوەرە یانی ڕیخۆڵە مێشک لە زۆربەی کاتەکانە لەسەر سڵامەتی ئەو کەسانە تەسیر دانێت. ئەویش حاڵەتی گەرێکە وەکو لە بان دەستگای گوارش هەرواوتمان کە میشە شارێ کردووە کە ئەو کەسە تووشی قەبزی ئەوێت کە لە هەمووی ئەڵێت وازەحتر و نیشانەکەی نیشانترە. ئەم فەرزیە ئەوواڵێت کە یەکێک لە ڕێگەکان ئەوەی کە ئەو میکرۆبە بگات بە مەغز ئەوەیە کە ئەو میکرۆبە ئەتوانێت لە تەرێقی دەمەوە ئەو کەسە بیخوات ئەڕوا بۆ ڕیخۆڵەکان لە تەرێق ڕیخۆڵە و گەورەترین ئەوەتە درێژترین عەسەبێک کە هەیە، درێژترین دەمارێک کە هەیە لە شا پێڵێن عەسەبی واگە ئەو دەماری واگە کە ئەو میکرۆبە لە تەرێق ئەو دەماری واگە و ئەتوانێت خۆی گەێنێتە مەغز و ئەو میکرۆبە بێتە عامڵێک کە نەخۆشی پارکینسۆن دەست پێ بکە. ئەڵێت کە دەرمانەکە دەرمانێکیان بووی نەزوو دزیوەتەوە هێشتا، بەڵام ئەڵێت تاقیقات هێشتا بەردەوامە. دیارە ڕیخۆڵیش وەکو یەکێک لە ئەندامەکانی لەش ئەبێ ئاگا ئینسانەکان ئاگایان لە سڵامەتی ئەو بەشیشە بێت، بۆ وێنە خواردنە هەمیشە گۆشتی سوور دۆست نییە. تاکی دەکرێتەوە کە سەوزی و مێوە حتمما بخۆرگێ چۆری ئەو مەصرف نەکرێت. ئیتمینان لەوەی کە ئاوێک ئەنۆشرێت ئەو ئاوە پاک و خاوێن بێت، میکرۆبی تیان نەبێت. ئەو تاکیدکرە کراوە لەسەر نەخۆشی پارکینسۆن. بەڵام ئەو خانمیشە کە وتمان ئیسە سەرپەرست ئەنجومەنێکە لە وڵاتی بریتانیا بۆ پارکینسۆن خۆی ئشارەکات، ئەڵێت کە ئەو نەخۆشیە لە منی ناتەوان نەکردووە کاتێکە ئەعلامەکەن پێکە ئەو کەسە تووشی پارکینسۆن بووە، ئەڵێ فعالیت و جوڵەی کە نەبووە. دەستەکە بە پیادەڕەوی، لە پیادەڕەوی و دەسەکات بەوەی کە بەشداریەکات لە دەوگەرێکی ماراتۆنە و حتا ئاخرین جاریش تەمەنێکیشی هەیە، ماراتۆنێکی دوور و درێژ پێش شەڕەکەی ئوکراین بەشداری کردو، ینی ئەو ماوەگەرە کە شەوانە ئیسراحەتیان کردو، ناوڕۆژە پیادەڕەوییان کردووە، مەسیرگەرێک شاید بە قەتاریا کەشتی کوێتن. بەڵام وتویە کە ئەوە ئاڵێت کە وەرزشکردن دەور و نەخشی هەیە. دکتر مریلەندیش ئەو ئەڵێت کە وەرزشکردن کەسێک ئەگەرزانی تووشی پارکینسۆن بۆ ئەو حرکاتگەرە ئەو لەرزشێت بینی ئەو وەرزشکردنە ئەوێتە هۆکارێک کە ساڵیانێکی دوور و درێژ بخانێت کە ئەو کەسە تووشی ناتەوانی کات. هەوڕێ هاوکاریشم شارەمان پێ ئەکات کە ماوەی بەرنامەکەمان لای داوە، هیوادارم کە نەبوێتە مایەی ماندوێتی بینەرانی خۆشەویستمان تا پێگەیشتنەوەمان لە بەرنامەی داهاتوو بابەتێکی تر لە زەمینەکانی تەندروستیە ژیانێکی پڕ لە شادی و تەندروستیتان بۆ بە ئاواتە خوازی.